ئاڕێ و دۆستی ژینگەین بۆ مانەوەمان پێویستە ژینگە بپارێزین. چۆن پێشمەرگە نیشتیمان دەپارێزی ئەمەش دەبێت ژینگەکەمان پارێزی. پیسکردنی ژینگە دەبێت هۆی خراببوونی تەندروستیمان. دەبێت باڵندەکان لە قەفەس ئازاد بکەین. من ژینگەم خۆش دەوێت پێویستە بیپارێزم. ئێستا پێکەوە ڕۆین بۆ ماڵەکان ئەو ماڵانی کە دەستنیشانمان کردووە چی نەماوێن بەسەردا بەشەکەین واتە بە گەورەکان ئەڵێین کە پارێزگاری لە ژینگە بکەن و نەمام ڕوێنن با پێکەوە بڕۆین. دایگیان چۆنیت؟ ئەحواڵت چۆنە باشی؟ بێوەی بی وەزت چۆنە؟ باشی؟ مناڵەکانمان داوا لە گەورەکانەکەن بۆی کە پارێزگاری لە ژینگە بکەن بۆ ئەوەی ژیان و تەندروستیان پارێزراو بێ. داوای چاندنی نەمامەکانەکەن. ئەم کارەم باش کاک زمناگۆگیان چۆنیت؟ ئەحواڵت چۆنە باشی؟ وەزت چۆنە؟ ئەوەماما هێناوە لە ڕێگەی مناڵەکانەوە لە ڕێگەی خوێندکارەکانەوە پەیامی پارێزگاریکردن لە ژینگە ئەگەێنین بە هیواین کە داواکاری مناڵ لە چاوگەشەکانیان داواکاری خوێندکارەکان بەجێ بگەێنن لە پێناو پارێزگاریکردن لە ژینگە سەرکەوتو بوو دەستخۆش بێت. تۆ توانی بیت؟ چۆنی کاکەگیان ئەحواڵت چۆنە باشی؟ بێوەی بی خوێندکارە پەیامێکی بۆ تۆ هەیە؟ پەیامی پارێزگاریکردن لە ژینگەیە بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە هەوڵ بدەین بۆ جوانکردنی سروشتی کوردستان و بۆ گەشەپێدانی و بۆ پاراستنیشی هیوادارین کە ئەو نەمامە بڕۆێنەوە پارێزگاری لێ بکات سەرکەوتوو بیت. ئامانجی سەرەکی